پیرۆزبایی لە برای بەڕێزم کاکداراکەم بە وەرگرتنی پۆستی سەرۆکی شارەوانی سیتێک هیوای سەرکەوتنی بۆ خوازم دیارە ئەم گۆڕانکاریان لە چوارچێوە گۆڕانکاریانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە بە هەمانگی لەگەڵ حکوومەتەوە بە هەمانگی لەگەڵ نووسنگی سلێمانی جەنابی کاخوبادا بە ئەنجامدانی گۆڕانکاری لە زۆربەی سێکتەری ئیدارەکانی پارێزگای سلێمانیدا و یەکێ لە سێکتەرەکانیش سێکتەری شارەوانیە کە بڕیاردراوە بە ئەنجامدانی گۆڕانکاری لە پۆستی سەرۆکی شارەوانەکانە. کاکجەزا پێشتر کە جەنابیان سەرۆکی شارەوانی سیتەک بوون بەهۆی تاوکردنی تەمەنی 6 ساڵێەوە خانەنشین بوو. بەڕاستی کاکجەزا ماوەی 5 ساڵە لەم سنووراوەکو سەرۆکی شارەوانی خزمەتی کردووە. نمونەی کەسێکی دەستپاک بووە کە خزمەتێکی زۆری بەم سنوورەگەیانەوە شوێن دەستیشی دیار بووە لە دابینکردنی بینایەک بۆ سەرۆکاتی شارەوانی سیتەک و دابینکردنی بودجە بۆ دروستکردنی بینای نوێی سەرۆکایەتی شارەوانی سیتەک. واگەر جەنابتان لە هاتنەکەتانە وەکو بەشی ڕاگەیاندن بۆ ئەم سنوورە ئەگەر تێبینتان کردبێ لە دروازەی ناحەی سیتەکە ڕووبەرێکی سەوزایی زۆرە بینن کە ئەمە هەمووی بە هەوڵوماندوونی برای بەڕێزم کاکجەزا کە پێشتر سەرۆکی شارەوانی سیتەک بووە ئەنجام دراوە. من دەستخۆشی لێ یەکەم و هیوای تەمەند درێژی بۆ خوازم وە کاکجەزا بەڕاستیەکیش لەو کەسانەی کە ئێستاش دوای ئەوەی کە خانشین بووە ئەوە بەرچاوی جەنابیشتانەوە کە لە مەراسیمە ئامادەیی هەبوو ئامادەی خۆی دەربڕێەوە بۆ هەموو هاوکاریەک و هەموو پێویستیەک کە پێشکەشی شارەوانی سیتێکیکە. نمونەی زۆر بێ دووبارە هیوای لە ساغ و تەمەند درێژی بۆ خوازم. بەڕاستی ئەمەی سیتەک زیاتر پەیوەندیدار بوو بە خانشینبوونی کاکجەزاوە لە بەری وەکو پێشتر عەرزی جەنابتانم کرد تەمەنی 6 ساڵەکەی تەواو کردبوو ئەوە ئەبووە هەر فەرمان بۆ یەکێک دەرچوایە و بە بڕیاری مەکتەبی جەنابی کاخوبات کاک دارا دیاری کرا وەک سەرۆکی نوێی شارەوانی سیتەک و فەرمانی وزاری بۆ دەرچوو. بەڵام بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە بە بڕیاری جەنابی کاک باوفڵ سەرۆکیەکی نیشتیمانی کوردستان و بە هەمانگی لەگەڵ نووسنگی سلێمانی جەنابی کاخوبات بڕیاردراوە بە گۆڕانکاری لە زۆرینەی سێکتەرەکانەوە دیارێکی لەو سێکتەران سێکتەری شارەوانیە کە ئەمەش بە بڕیار و بە هەڵسەنگاندن و بە وەرگرتنی CV بڕیار لەسەر ئەم بابەتە ئەدرێ بەوار کاتێک ئێمە بڕیاری جەنابیانمان پێ بگات ئەو بڕیارانە ئەچنە بواری جێبەجێکردنەوە فەرمانی وەزارەی پێویستیان بۆ دەرەچێت.